من باسمان لەسەر دیدی فکری ئیسلامی ئیخوانەکە کاریگەری هەبوو لەسەر خەڵکی تر. ئێمە ئەمە ناڕمێنین، باوەڕمان وایە ئەبێ ئەمە ژوەرگری، بەڵام لەسەر ئەمە بینایەکی ترەکەین. ئەمەوەکو قاتی یەکەم وایە ئیخوان سێ ژووری تیا کردووە، ئێمەمانە قاتی دووەمیش دروستکەین بیکەین بە سێ ژووری تریش لەسەرێ. ژووری فکری ئیسلامی لەسەروی ئەویش وە ژووری عەقیدەکەدا داڕێژین. ئەمانە عەقیدەیەکی تۆکمە ڕۆشن لە ڕوکنەکانی ئیمان، پێناسەی ئیمان، لقەکانی ئیمان، پێچەوانەی ئیمان، مەرجەکانی ئیمان، سنوورەکانی کوفر و ئیمان، زانینی وەلا و بەڕا، دۆستایەتی و دژمنایەتی، هەمووی پێویستە شارەدا ببین کە ئیخوان زۆری لەمانە ئێمال کرد. سەبەبی ئەوەشە ئەبینین یەکگرت و لە قیاداتی یەکگرت و یەکێ بۆ بە گۆڕانێکی بۆ بە پارتی، یەکێ بۆ بە یەکێتی، یەکێک بەرەڵا بووە بۆ خۆی هەر بە کەیفی خۆی چی ئەڵە بە ئیسلام ئەیڵێ و فڕی بەسەر ئیسلامەتێکەشەوە نەما. ئەنجا یەکێک دیموکراسی هەتا سەر ئەسقان بە دەردی خۆی ئەڵێ و ئەڵێ تەنها ڕێگایەکیش کە ئیسلام بێنێتەوە دیموکراسی. تەبانەمانە ئێمە لەلامان خاڵە، هەمووی قسەی کاوبایە، یعنی هیچ ئەرزشێکی نییە لەلای قیمەتێکی نییە. بەڵام فکری ئیسلامی کە بۆ خۆی مهمە و قاتی یەکەمە ژوورێکە لە هی خوارەوە، ژوورێکی تر لەسەرەوە دروست دەکەن کە عەقیدەکەیە. ئەم عەقیدەیە پێویستە زۆر ڕۆشن و واضح بێت لەسەر ئەساسی لا ئیلاهە ئیلا الله کە دروست بوو بێت کە نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابەکە، وەلا و بەڕائێکی واضح و ڕۆشنی تیا بێت کە بزانین دۆستمان چێە و دوژمنیشمان چێە. لەسەر ئەساسی دینەکەش تەحدیدیەکەین، لەسەر ئەساسی کورسی پەرلەمان و انتخابات و پەیمانی سیاسی دیاری ناکەین. پەیمانی سیاسی ئەشێ لەگەڵ هەموو کەسێک کاویکەین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ جوولەکە کردوێت. بەڵام ئەم پەیمانە سیاسیە نابێ بەوەی کە عەقیدەکەیان ڕاستکەینەوە، بڵین ئەو هەنگاوەیان ڕاستە و عەقیدەیان ڕاستە بە شتێکەوە مخالیفی شەرع. ژووری دووەم لە قاتی خوارەوە کە ئیخوان